بە هیوایی کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 137 باسی زانیاریەکانت ساغ بکەوە، زاراوەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. لیستەکە گۆشە، ڕاستەهێڵ، تیشک، گۆشەی وەستاو. با کورتە باسەک هەتا ئەو زانیاریانە بەبیر خۆمان بێنینەوە لێرانە. هێڵی ڕاستەهێڵ، ئەو ڕاستەهێڵ، ئەو هێڵە چی ڕاستەهێڵە، ئەوە هەر ڕاستەهێڵە. ڕاستەهێڵ واتە کە بە هەردوو ئاراستەکە دەتوانین دوور و درێژی بکەین و هێڵەکە چەماوە نییە، ئەوە ڕاستەهێڵ. تیشک مانای چییە؟ تیشک واتە یەکێک لە دەستپێک یان دەستپێکی هێڵەکە سنووردار دەکرێت، واتە ناتوانین لەو لای هێڵەکە دوور و درێژ بکەینەوە، دوور و درێژ ناکرێتەوە لەلایەک، تەنیا لەلایەکەی دینەبی، ئەوە پێی دەڵێن تیشک کە بەشێکە لە هێڵ. ئەگەر دوو تیشکمان هەبوو، هەردوو تیشکەکە یەکیان دەستپێچیان وەک یەک بوو، ئەوە هەردوو تیشکەکە لەگەڵ یەک گۆشەیەک پێک دەهێنن. گۆشەکە ئێستا لە مابەینی ئەو هێڵە سۆرە و ئەو هێڵە شینە گۆشەی بچووکتر لە وەستاو، دیسان بچووکتر لە وەستاو هەتا هێڵەکە ئەوها بە ئەستوونی دەکەویتە سەر ئەو های لێدێ ئەو جە دەبیتە گۆشەی وەستاو کە لەو جۆرە گۆشانە ئاراستەکان تەنیا بە یەک ئاراستە دەتوانین هێڵەکە دوور و درێژ بکەینەوە بۆ وێنە تەنیا بەو ئاراستە. ئەوە گۆشەی وەستاو. گۆشەک پێک دێ لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵە، وایە کەچیان ڕەنگە چی دیکەوی لە مابەینی پاشان ئەگەر بە ئەو هێڵەی لابم، پاشان گۆشەکە ئەگەر گەورەتر بی لە وەستاو ئاوهایە، هێشتا گەورەتر بی ئەوها دەتوانین هێشتا گۆشەکە گەورەترکەین هەتا دێ دەتوانین گۆشەکە گەورەتر و گەورەتر بی ئەوهاش، پاشان هەتا دەگاتەوە سەر هێڵەکەی دیکە، ئەوجا دەکاتە 360 پلە کە هەردوو هێڵەکە دەکەونە لای یەک سەر یەک هێڵ، وەکو دەبنە یەک هێڵ. گۆشەی وەستاو کە ئەو گۆشەیە بوو 90 پلەیە لە مابەینی ئەو دوو هێڵە. ئەوە تۆزێک زانیاری دەربارەی ئەو وانەیە. ئێستا وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. پرسیاری ژمارە 1: بریتیە لە هێڵێک چەماوە نەبێ و بتوانرێت درێژ بکرێتەوە بە هەردوو ئاراستە؟ ئاراستە، ڕاستەهێڵ. لێرە دەنووسین ڕاستەهێڵ. پرسیاری ژمارە 2: بەشێکە لە ڕاستەهێڵ خاڵی سەرەتایی هەیە؟ تیشک. پرسیاری ژمارە 3: دوو تیشک هەمان خاڵی دەستپێکردنیان هەبێ پێک دێنن؟ گۆشە پێک دێنن. لێرە دەنووسین گۆشە. ئێستا دەچمە لای پۆلینی گۆشەکان. جۆری گۆشە بڵێ: وەستاو،
گەورەتر لە وەستا و بچووکتر لە وەستا و. ئێستا پرسیاری 4 ئایا ئەو گۆشەی لە مابەینی ئەو هێڵەی و ئەو هێڵە ئایا گۆشەکە بچووکترە لە وەستا و یان گەورەترە لە وەستا و یان وەستاوە؟ بێگومان لێرە نەنووسرایە هەر بە چاو نەنووسرایە بە گۆشە پێوەر ئەو گۆشەیە بچووکترە لە وەستا و. ئەو گۆشەیە پرسیاری 5 لە مابەینی ئەو هێڵە و ئەو هێڵە ئەو تیشکە ببورن لە مابەینی 2 تیشک ئەو گۆشەیە گەورەترە لە وەستا و. لێرە هەر بە چاو ئەو گۆشەیە لە مابەینی ئەو تیشکە و ئەو تیشکە ئەوەی ڕاستیوی دەبی بە خۆی هێمای گۆشەی وەستا و ئەو هایە. هێمای گۆشەکانی دیکە ئاوا هێڵەکی چەماوە هەیە، بەڵام هێمای گۆشەی وەستا و وەکو بڵێ 4 گۆشەیەکی بچووکە ئەوها. ئەوە گۆشەی وەستاوە. پرسیاری 6 گۆشەی وەستا و. پرسیاری 7 گۆشەک لە مابەینی ئەو تیشکە و ئەو تیشکە ئەو گۆشەیە بچووکترە لە وەستا و زۆر بچووکە ئەو گۆشەیە. لێرە گۆشە لە مابەینی ئەو تیشکە و ئەو تیشکە ئەویش بچووکترە لە وەستا و. لێرەش لە مابەینی ئەو تیشکە و ئەو تیشکە بە چاو پێدەچی یان وەستا و بی یان تۆزێک زیاتر بی لە وەستا و. ئێستا دێمە لای بەراوردکردنی شێوە ئەندازەییەکان. ئایا دوو شێوەکە ئەو شێوەیە و ئەو شێوەیە هەمان ڕوخسار و پێوانیان هەیە؟ بنووسە بەڵێ یان نا. ڕوخسار ئەو دوو شێوەیە هەمان ڕوخساریان هەیە، وا پێدەچی هەمان پێوانەشیان هەبی، چونکە ئەو لایە هەمان پێوانەی ئەو لایەی هەیە، ئێرە هەمان پێوانەی ئێرەی هەیە، ئەو لایە ئێرەش هەمان پێوانەی ئێرەی هەبی، لایەکەی دیش پێدەچی هەمان پێوانەی ئەو لایەی هەبی. وا بزانم ئەو هایە. کەواتە بەڵێ. پرسیاری 10 هەمان ڕوخساریان هەیە بەڵام پێوانەکە بەڵێ. پرسیاری 11 هەمان ڕوخساریان هەیە بەڵام هەمان پێوانەیان نییە، دەنووسین نا، چونکە ئێرە بچووکترە لە ئێرە، ئێرەش ڕەنگە هەمان پێوانەی ئێرەی هەبی، بەڵام چونکە لایەک بچووکترە کەواتە نا. بەڕای من. پرسیاری 12 هەمان ڕوخساریان هەیە، وا بزانم هەمان پێوانەشیان هەیە، چونکە ئێرە وەکو ئەوەی وایە هەمان پێوانەی ئێرە بی، ئەو هێڵەش هەمان پێوانەی ئەو هێڵە بی، ئەو هێڵە هەمان پێوانەی ئەو هێڵە، ئەو هێڵە هەمان پێوانەی ئەو هێڵە، ئەو هێڵەش هەمان پێوانەی ئەو هێڵە، ئێرەش هەمان پێوانەی ئێرەی هەبی. ئەوها پێدەچی کەواتە بەڵێ. پرسیاری 13 وا پێدەچی هەمان پێوانە و هەمان ڕوخساریان هەبی. لێرە هەمان ڕوخساریان هەیە بەڵام هەمان پێوانە نییە. باڕای من ئەو هێڵە درێژترە لەو هێڵە، ئەو هێڵە کورتترە لەو هێڵە،
و ئەو هێڵە ڕەنگە هەمان پێوانەی ئەو هێڵەی هەبی، بەڵام چونکە دووەکانی دی هەمان پێوانیان نییە، پرسیارەکە نا. هەمان ڕوخسار بەڵێ، هەمان پێوانە نا. لێرەش هەمان ڕوخسار بەڵێ، هەمان پێوانە نا. لێرە هەمان ڕوخسار بەڵێ، هەمان ڕوخسار هەردووچیان بازنەنە، بەڵام هەمان پێوانە نا. هاو جێبوونی شێوە ئەندازەی یەکان. ئایا ڕاستەهێڵی شین تەوەری هاوجێبوونی وێنەکە پێک دەهێنێ؟ بەڵێ یان نا. لێرە ڕاستەهێڵێکمان هەیە شینە، ئەو ڕاستەهێڵە. ئایا ئەو وێنەیە یان ئەو هێڵکاریە دەکاتە دوو بەش هەمان هاوجێبوونیان هەبی؟ واتە ئەو شێوەیە وەکو ئەو شێوەیە بی؟ بەڵێ. پرسیاری 17 دیسان ئەو هێڵە شێوەکەی دەکاتە دوو شێوەی هاوجێبوون، ئەو لایە وەکو لایەکەی دیکەیە، وەکو ئەوەی لە ئاوێنە تەماشای بکەی، وەکو ئەو لایەیە. گەر تەماشایان بکەین وەکو بڵێ ئەو هێڵەی ناوەندێ وەک ئاوێنەک بی، شێوەکەی بکاتە دوو تەوەری هاوجێبوون. بەڵێ لێرەش لێرە نا، چونکە ئەو هێڵە لە ناوەندێ، ئەو هێڵە شینە، دوو تەوەر پێک دێنێ، بەڵام دوو تەوەرەکان لە یەک ناچن. ئەو تەوەرەی سەرەوە زۆر زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی خوارەوە، وەکو ئەوەی نییە لە ئاوێنەی تەوەرە زەردەکەی ببینی سوورەکەت نیشان نادرێ، وەکو یەکنینە. کەواتە نا لێرانە. پرسیاری 19 لێرە وەکو وای وایە بەڵێ، چونکە ئەو هێڵەی ناوەندێ دوو تەوەر پێک دێ، ئەگەر لە ئاوێنەی تەمەشای لایەک بکەین وەکو لایەکەی دیکەیە، ئەو لایە سۆرە هەمان لایەکەی دیکە دەبینی، دوو تەوەری شوێن هاوجێبوون وەکو یەکن. بەڵام ئەمن نەمزانی باش هاوجێبوون، ئەمن نەمتوانی باش ڕەنجی کەم. ئەو لێرەش ئەو هێڵە نا، چونکە لای سەرێ وەکو لای خوارێ نییە، زۆر زۆر جیاوازە. لێرە نا، لێرەش بەڵێ، چونکە ئەو دوو لایە وەکو یەکن. ئەوە وانەیەکی زۆر ئاسان و کورت بوو. تەواو بووین لێرە لە لاپەڕە 137. هەتا وانەی داهاتوو هەر خۆش بی.